ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ ڕێفراندۆم مافێکی سەرەتایی گەلەکەمە بەشداری دەکەم بە بەڵێ بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە چونکە ئەوە بەرهەمی خوێنی شەهیدان و بەرهەمی خەباتی چەندین ساڵی گەلوونەتەوەکەمە بۆیە بەشداری دەکەم بە بەڵێ بۆ سەرخستنی ڕێفراندۆم هیوادارم هەموو کوردێکی بە شەرەف لە هەر جێگایەکە بەشداری بکەن بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە کە چارەنووسی گەلەکەم دیاری دەکات بۆ ئەوەی کە جارێکی تر نەگەڕێنەوە بۆ ئەو زڵم و زۆرداڕێکە زڵم و زۆریەکە لە ڕابردوو لە گەلەکەمان کرایە و جارێکی تر ئێمە بتوانین بە ئاسوودەی بژین و خوێنی شەهیدەکانمان ئاسوودە بکەین و جارێکی تر سوپاسان دەکەم بۆ پێم خۆشە هەموو گەنجێکی هەموو ڕۆڵەیەکی ئەم وڵاتی بتوانین لەم پرۆسەیە بەشداری بکەوت و هەوڵی سەرخستنی بدا جارێکی تر سوپاس. من وەک هاوڵاتیەکی خەڵکی کوردستان داوا لە خەڵکی کوردستان دەکەم بۆ بە فیرۆنەدانی خوێنی شەهیدان و شۆڕشی پێشمەرگە نەبەردەکان هیوادارم هەمومان لە ڕۆژی 25 بەرەو سندوقەکانی دەنگدان بە بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان بژی کورد بژی کوردستان. خۆم بەخۆش حاڵ دەزانم کەوا جیلی سەردەمێکی پڕ لە نەهامەتی عزمی بەعس بۆ ئەوەی بەیەقین مانەوە لە عێراقدا ڕەت بکەمەوە بۆیە بۆ ڕێفراندۆم دەڵێن بەڵێ کەچی سەربەخۆیی تەنها بریتی نییە لە بینینی ئازارەکان تاواکو ڕەتی ئازارەکانمان بکەینەوە و پابەندی دووبارەی سەربەخۆی بین بەڵکو خۆشەویستی بۆ نیشتیمانیش هەمان هەستە کەسێک نییە پێم وابی لەم کوردستانە ڕۆژێک لە ڕۆژان شقامێک کلمسیش لەسەر شقامەکان هەڵ نەکرد بێتەوە خاوێنی نەکرد بێتەوە پاچی نەکرد بێتەوە کەسێک نەبێ خزمەتی بۆ وڵاتە نەکرد بێ خۆشی نەوێت تاواکو ئەمڕۆ ئاواتی سەربەخۆی بۆ نەخوازێت.